والله يقصد دوريني بساقهم دورين مو دورينية اخوة دوريني الملاطة بساقهم كل جهتي شيء أوي سناكي بو تعال يا بنات سناكن بو هم نديش كنيتشي نا والله هيك اي هم نديش كنيتشي ئێرە بەردەرکی سەرایە یاخود سەرای ئازادی سەکۆی ڕەتکردنەوەی هەموو ئەو دەسەڵاتانە بۆ کە ویستویانە خۆیان بەسەر ڕەسەنایەتی ئەم شارەیە بسەپێت. ئێستا لەگەڵ ئەم هەموو خۆسەپاندنە بەسەر ڕەسەنایەتی و جوانیەکانی ئەم شارەیە ئێرە خامۆشترین و بێدەنگترین شوێنی شارە. بە سیرکردن لەو ڕووداوانەی کە بۆی هەندێک هێز یەمنیەوە ڕوویانداوە سەقامگیری و متمانە و ئارامی خەڵکیان خستۆتە مەترسیەوە. چوومە بازاری سلێمانی پرسیارم لەبارەی دۆخی ئازادی و سەقامگیری کارکردن لە کاسبکاران و هاوڵاتیان کرد. تعال يا بنات سناکەی بۆ تعال يا بنات سلێمانی چۆن لە ڕووی ئەمنیەتەوە سلێمانی هیچ شاکێکی تیان نییە بۆ میلەت ئەیتر ئەوەی حاشا حازری لەبلەبانی وێت هیچی پێ عیب نەوێ ئیمڕۆ مەرحەبای ئەوە کرێ و مەرحەبای پیاو ناکرێت جارێ برە دێ فرێنێ ئەوە چییە ئەو ماڵ مناڵی بێژی ئەم بێتیشکردنتانەیە لێرە هم نديش كنيتشي نا والله هیچ اي هم نديش كنيتشي نییە انا والله درتك انا اسي تشيري كاكا لا تشوف خواص من رحمتي خوالي ميدا ترسی ئەوان لە قسەکردن لە بەردەم کامێرەکەمدا لەبارەی ئەمنیەتی شارەوە وێنەیەکی تەواو ڕاچلەکێنەر و جیاواز بوو لە مێژوو و ئازادی شاری سلێمانی. پاشەگەردانیە ئەمە ڕێڵی ئۆخی هەرکەس بۆ خۆی ینی بە ئارزی خۆیان بەڕاستی بە حیاتی ئەم شارۆک و وەکو ساڵان ناگەڕەوە سەردەمەکانی خۆی. قوربان باشی شکر سەمان بۆکەی سەمان بۆکەی نایکەی لێرە دۆخەکە بە شێوەیەکە ئەنی کاسبکارێک نییە بتوانێت قسە بکات. هەمووی ترسی ئەوەی هەیە کە هەمان چارە نووسی ئاری چایکی هەبێت. ئاری چایکی یەکێک لە گەنجە کاسبکارەکانی شاری سلێمانی لە شێوێکی چلەی هاویندا لە پاڵ پشکۆدا گیرساوەکاری بن قۆریەکەیدا قەدەری هەژاری و هیوەکانی دایک و باوکی دەگەشاندەوە. لە پڕێک لەلایەن یەکێک لە ئەندامانی هێزێکی ئەمنیەوە بەبێ هۆکار لە بەرچاوی هاوڕێکانی و هاوڵاتیاندا درایە بەردەستڕێژی گولە و کۆتایی بە ژیانی هێنرا. چوومە شوێنی کارکردنی ئاری جوارەمەرگ پرسیارم لە هاوڕەکانی کرد. زۆر داوام کرد هیچ یارەمەدە نەبوون قسە بکەن. هەر ئەوانش قسەیان بۆ نەکردین هیچیان بۆ نەوتین. ئەوان پێیان وتم لەلایەن هێزێکی ئەمنیەوە پێیان وتراوە نابێت قسە بکەن و کامێرا لێرە نابێت لێرە خواردنی نان و چایەک مەترسیە و ئەکرێت هۆکارێک بێت بۆ کۆتایی هێنان بە ژیان.